سڵاوتان لێبێ خۆشەویستان لە کۆڤید-19 ئەم جارە باس لە گۆڕانکاری و زیادبوونی ڕێژەکانی توشبوون بە کۆڕۆنای نوێ بە کۆڤید-19 کە تێکەڵە ئێستا لە چەند ڤێرژنێک لە چەند زنجیرەیەک کە چەندین جار ئەم ڤایرەسە گۆڕانکاری بەسەر خۆی داهێناوە ئەوەی ئێستاش جێی دەنگ و باس و خواسە و توانین بڵین بە ڕێژەیەکی بەرز شوبهەی ئەوەی لەکرێ پێشبینی ئەوەی لەکرێ کە ئەم ڤایرەسە ئەم جارە ئەم گۆڕانکاری بەسەر خۆی داهێناوە بە شێوازێکی زۆر خێرا بە شێوازێکی هەمە چەشنە بە خێرایی بڵاو دەبێتەوە و ئەبێتە هۆی توشبوونێکی زۆری هاونیشتیمانیان و هاوڵاتیان ئەوەی ئێستا هەستی پێکراوە ڕێژەکە و ژمارەی توشبووان لە هەرێمی کوردستان بەرز بۆتەوە دەمانوێت بزانین دوایین ڕێنمایی و ڕێککارەکانی وەزارەتی تەندروستی چییە و پلانەکانی و یان پێشنیارەکانی وەزارەتی تەندروستی بۆ ئەنجومەنی باڵای بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا چییە کە بڕیار وایە بەیانی کۆبوونەوە بکەن هەموو ئەم وەڵامانە و زیاتریش لە زاری بەڕێز جەنابی وەزیری تەندروستی کە دکتۆر سامان بەرزنجی کە لە ستۆدیۆ میوانداریمان کردەوە ماندوو نەبی دەزانم لە پارێزگای دووە گەڕایتەوە و هیلاکیشی سوپاس دەکەین کە ئامادەبووی لەگەڵمانە بە خێربەی سەر و سەرچەوە زۆر سپاس شۆتان باش بەو پرسیارە دەست پێەکەین کە بەڕێزیشت لە چەندین لێدوانی ڕاگەیاندن ئاماژەت پێکردووە و وەزارەتی تەندروستی لە دوێنێ و پێرەوە هۆشداری توم دەدا دەتوانی پێمان بڵێ ئێستا بارودۆخەکە لە چه ئاستێکدایە و یەکسەر بینە سەر ئەوەش ئێوە بەتەمان چ پێشنیارێک پێشکەشی حکوومەت و ئەنجومەنی باڵای بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا بکەن زۆر سپاس شۆتان باش وەڵا ئێمە لە 15 مانگەوە خۆشداری دەدەین ئەگەر لە بیرتان بیت لە پێش جەژن و لە 8 مانگەوە داوای کۆبنەوەی خەمی جەژنتان بوو یعنی لە 8 ئەو مانگە داوای لەژنەی کۆبنەوەی لەژنەی باڵامان کرد بۆ بەرەنگاربوونەوە و لە 15 مانگەوە هۆشداریماندا و بە فەرمیش کۆمەڵێکی دراوتماندا و بە سوپاس وەزارەتی ناوخۆ بەیانی هەندێک لە ڕێکارەکانی دەرکرد بەڵام بەداخەوە ڕێکارەکان لایەنی جێبەجێکار بەلایەنی سەرەکی هاوڵاتیەت جێبەجێیان نەکرد جێبەجێ نەکرا و قۆناغێک بوو قۆناغەکە گۆڕا ئێستا ئێمە چینە ناو بارودۆخێکی دیکە بارودۆخێکی بەرزبوونەوە هەڵکشانە بەرەو لوتکەیەکی کە بۆ یەکەمین جارە لە سەرەتای کۆڕۆنا لە هەرێمی کوردستان لە ساڵی پارەوە ئەو ژمارە و ڕێژەی بەخۆ نەبینێ ئەو خێراییەشی بەخۆ نەبینێ بە ماوەی چەند ڕۆژ خێراییەکە زۆر بەرز دەبێتەوە ئەمە ئەوە دەگەێنێت کە نیشاندەرەکان هەمووی بنەماکانی هەڵسەنگاندنی پەستازانی پێمان دەڵێت کە ڕەوشەکی خراپتریش لە پێشمانە دەبێت ئیجرعات بکەین ناکرێت ئێستا و مانگەک پێشستا وەکو یەک تەماشا بکەین وەکو ئیجرعاتیش ڕەنگە هاوڵاتی وابزانێت تەنها ئامادەکردنی ئۆکسجین و دەرمان و قەروێ لەو ئینەیە ڕەکەزەی نەخێر ئەگەر خوانەکە ژمارەکە هەر زیاد بێ هەر هەموو نەخۆشخانەکان بکەینە کۆڕۆنا ڕەنگە پێڕانەگەین منەوە لەبەرەوە نییە ترساندن بیت خوا نەخواستا یانیش بەڵام سوورەتەکە دەبێت بزانین لە وڵاتانی پێشکەوت و بینیمان زۆر بەرزە دکتۆر سامان ئایا ئەمە یعنی وەکو پێوەری خۆتان وەکو وەزارەتی تەندروستی ئێوە ڕێژەی سەتا چەند دەتوانن پشکنینەکان ئایا پشکنینەکانتان زیاد کردووە یان بە شێوازێکی تر ئەمە ئەو پرسیارەکەم پرسیاری زۆری هاوڵاتیانیشە ئەو ژمارەیە دەلالەتە لە بە ڕێژەی سەتا چەند ئایا ئێوە هیچ ئەو ژمارەی کە دەردەچێت جارانی ژمارەیەکی تریەکەن بۆی ژمارەیەکی تۆزێک واقعی تر پیشان بدا لە هەرێمی کوردستان کە چەند کە زیاتر تووشە بێت چونکە خەڵکێکی لەوانە نییە بۆ پشکنین پرسیارەکەت زۆر زانستیە زۆر بنەمایەکی تەندروستی کۆمەڵی پێوە بەندە ئەمە راپۆرتێکە ئەمە هەفتانە تیمەکی ڕایشکاری ئەم راپۆرتە لە ڕووی زانستی پەتازانی کە اختصاصەکی تایبەتە و تیمی ڕایشکاری لە ڕێکخراوی تەندروستی جیهانی و تیمێکی ڕایشکارانی بیانی لەگەڵمانن زۆر بە زانستیانە ئەم راپۆرتە و ئەو شیکاریانە دەکەن هەڵسەنگاندنەکان هەمان بنەما هەمان راپۆرت هەمان شیکاریە کە لە ئەمریکا لە وڵاتانی ئەوروپا لە بەریتانیا لە وڵاتانی هەموو پێشکەوت و هەمان شت دەکرێت ئەنجامدانی تێست کە جەنابەت باست کرد بەڵێ گرینگە چەندی زۆر ژمارە چونکە بەشێکی گرنگی کۆنتڕۆڵکردنی نەخۆشیە گوازراوەکان بەرنامەی ڕەسەد وبائیە سێرڤلانس واتە دۆزنەوەی حالەت لەم نەخۆشیە تێستکردنە PCR ئەمە مەجال تێدانێت چەندی زۆر بکەیت بەڵام بە ژمارەی زۆر تەقیم ناکرێت بە ڕێژەکان دەکرێت نۆ بنەما هەیە و ئەخیری معدلێک دەردەچێت و معدلە هەم بە ژمارە هەم بە ڕەنگ تەصنیف کرایە لەسەر ئاستی جیان 6 ڕەنگە لە ڕەنگێکی کەسکی کاڵ کەسکی تۆق دواتر دەبێتە زرد نارنجیەکی تۆق بۆ سۆر ئەوانە بارودۆخەکە ژمارەیە پلەبەند کرایە لە پلەبەندی 27 و بەسەرەوە ئەمە دەگالینە سۆر ئێستا ئێمە لە 27 لە نارنجێکی تۆخین
ینی پلەک تا 2 پلەمان مایە کە ڕەنگە لە ڕۆژانی داهاتوو ئەگەر ئەوەی دوێنێ و ئەمڕۆ کە بینیمان ئەوها بڕوات ئێمە دەکەینە ناو باردۆخێکی سۆر ڕێکار و ڕاست پاردەکانی ڕێکخراوی تەنسیزیانی دەگۆڕێت لە قۆناغێک دەستە قۆناغیشتر یعنی ئێستا ئێمە بڵین بۆ هەر 100,000 کەسێک مثلەن ئەو ژمارەت هەندەرهێنەوە ئەوە ئینسیدنسە بڵێ منەوە لە پێشما دوامین راپۆرتی هەفتەی 29مینە لە ساڵی 2021 هەفتێ ینی راپۆرتی 29 پێ دەڵێن راپۆرتی هەفتانەیە لە هەر 100,000 کەسێک لە هەر 100,000 کەسێک پێی دەڵێن ئینسیدنس واتە ژمارەی توشبوو نازان بە ژمارە چۆن باسیەکەی لە کوردی بەڵێ ئەوە بنەمایەکی گرینگە داخلبوونی نەخۆش گرینگە داخلبوونی نەخۆش لە ئەینە ئەمڕەکەزە ڕێژە و ژمارەکان تێستکردن و ڕێژەی پۆزتیڤیتیان ئەوەی ڕێژەی توشبوون چەند دەردەچێت و ژمارەی ئەوانەی کە چاک دەبنەوە چەندە ژمارەی مردن بە دوو جۆر دەکرێت مردنێک لە 1 ملیۆن کەس مردنێک لە نێو توشبووان هەردوو نزمایە هەموو پێک نۆ بنەمایە لە هەموو لێکردن کە ئێوە بڵێن بارودۆخەکە مەترسیدار بەڵێ ژمارە و راپۆرت پێمان دەڵێ ینیەوە لە ئەو قسەیە لە جیرفانی کەس دەرناچێت ینی وەزعەکەس باردۆخە سیتوێشن ینی پێمان دەڵێت کە باردۆخەڵاتیانیش هەستیان پێکردووە بە خراپی هەوڵاتی ڕەنگە تەماشای ژمارەکانی راپۆرتی ئەو ڕاگەیاندنی ڕۆژاو دەکە ڕاگەیاندنی ڕۆژاو چەند دووسێ ژمارە ئەلان دەکە بەڵام راپۆرتی دقیقتر هەیە بۆیە ئەوەی باست کرد ئەو زۆر گرنگە لە هەر 100,000 کەس چەند توش دەبێت ئەویش پلەبەند کراوە لە 20 کەمتر لە 20 تا 50 لە 50 تا 100 لە 100 تا 200 لە 200 تا 300 لە 300 بەسەرەوە ئەگە لە هەر 100,000 کەسێک توشبوون هەبێت لە ناو کۆمەلگایەک ئەوانە هەمووی پۆلین کراوە و بە جۆرێ ڕەنگە ئێمە ئێستا لە چ مەرحەلەیەکین ئێمە وتە لە نارنجی تۆخین وەنیە ئەمە لە 27 بڵێ کەواتە ئەگەری هەیە ڕێکارەکان بگۆڕدرێ وەکو وەزارەتی تەندروستی کە زیاتر ئێوە پشتە بەستن بە ڕێکارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی تەندروستی حکوومەتی فیدرال پێ دوایە بەرەو چی دەڕایان ئێوە چی پێشنیارەکەن بۆ ئەوی کە ڕوودەکە ئەو پرسیارێکی زۆرە بۆ جنابیشت هاتووە لە سوسیال میدیای کوردستان 24 خەڵک لەوە دەپرسێ ئایا تەنانەت معنی بانەوەی پرسیارەکان عرضی جەنابەت بکەم طبعا قەدەغی خادی چۆ زۆر پرسیاری لەسەر دەکرێت ئەگەری هەیە ڕوودایانە پاس لەوە دەکرێت کە قەدەغە هاتوچۆکە مەحدود بی توانی لەسەر ئەوانە هەریەکەیان قسە بکەی تەنانەت هەندێک وەرزشەوان نامیان نردوو دەڵێ هەوڵەکانی لە جوانیمان لێدا ئەخەنەوەیانە هەندێکی تر باز لە کار و کاسبی ڕۆژانی خۆیانەکەن کە ینی ئەوەش هەر هەمووی هەیە دەمەوێت بزانین وەکو پێشنیار ئێوە چیتان ئامادەکردو ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتت کردووە لەگەڵ بە ڕێبەرە گشتیەکان و پارێزگاکان قسەت کردو ڕاوێژکارەکانتان لێ ئامادەبوون ئەگەر پێمان بڵێ خۆتان وەکو وەزارەتی تەندروستی ڕاتان چیە هەتاوەکو ئەگەر مەسەڵەن ئێوە پێشنیاریشتان کردووە وەڵامەکە بە هەر شێوێ بێ بۆ هاوڵاتیان ئەکیدم بڵاو دەکرێت طبعاً وردەکاری زۆری تێدا ڕێکارەکان چکە تەنها خەڵکەکە بەس باسی قەدەغەی هاتچە و داخستن دەکات تەنها داخستن نیە ئێمە مەسافە و ڕێکاری زۆری دیکەمان ئێوە ئێستش دەڵێن هاوڵاتی خۆی ئەگەر ئەوەی کە لە وڵاتانی دنیا دەیبینین هەموو مسافرەکانمان ئەوانەی لەو ماوەیە سەفەریان کردو هاتن و دەزانن یعنی لە شوێنی گشتی و دانانی ماسکولێک دوورکەوتنەوە و سنووردارکردنی ژمارەی دانیشتن و ژمارەی تێشتخانە و دەرچوون و ناوفڕۆکە و تێستکردن و ئەوانە هەمووی ڕێکارن بەڵام هەندێک شوێن هەیە چونکە بەڕێزت گوتت تەوقعەکە و ماوەکەی چەندە وابزانام تێگەشتن خۆی ماوەی هەر کێرڤەکی ئیپیدمی کێرڤ لە 4 تا 6 هەفتەیە بەڵام دائیمەن ئەگەر خێرایی بڵاوبنەوە زۆر خێرا بێت بە خێراییش دادەبەزێت یعنی بەرەو زوو بەرەو لوتکە دەچین و زوو دێنەخوار ئەنێ ئومێدمان وایە کە ماوەی چەند هەفتەیەک بێ ئێستا من بە تەسەوری خۆم کە ئێمە لەو ماوەیە کە تەقیممان کرد ئێمە لە سێمین هەفتەی بەرزبوونەوە داین ئەو بەرزبوونەوە زۆرە ئەگەر ئێمە هەر بە شوێنەی دەست پێکرد بەڵام کە دەلتامان ئەلان کردو کە هاتینە سەرەوەی کە هەڵکشانی سێمە یان شەپۆلی سێم لە هەفتەی سێمین لێیە احتیمال لە 4 هەتا 6 هەفتە بگەینە لوتکە لەو ماوەیە زۆر شوێن هەیە ڕەنگە پەیوەندی زۆر بە کار و کەسابەتی هاوڵاتیش نەبێت زۆر تەسیری لەسەر بژێوی ژیانیش نەبێت طبعا ڕاستە مۆدێلەکانی ئێستای دنیا گۆڕایە لەگەڵ پار یعنی ئەو نظامە تەقلیدیەی کە پار هەموو داخستنی و شوێنێک و فڕۆکە ڕابۆستی و جم جۆڵ نێو لە دەرکەی ماڵ نێ دەرێ ئەمە گۆڕایە ئێستا بە مەرج و بە حتى نوعی ماسک دیاری کرایە لە وڵاتانی ئەوروپا نوعی ماسکەکەش دیاری کرایە و هەویەی تێستکردن هەیە کۆدیە ئینسان لێ دەکرێت ئێمە قەدەغەکانی هاتوچۆ نەڵێن قەدەغەی هاتوچۆی گشتگیر و تەواو قەپاتکردن و خەڵکەکە ڕەنگە مافی خۆیانە لەوەش بترسیان و ئەمە
بەڵام دڵنیایان دەکەینەوە لە بۆ بەرژەوە دیوانەوە ماوەیە سنووردار دەبێت بەڵام لەگەڵ قەدەغی هاتووی گشتی نەک هەمووی بیستار کاتژمێر بەڵام دەکرێت ئەم بژێوی ژیان و بزۆلەی بازرگانی و کار و کاسبەتەکەش ڕانەوەستی بەڵام شوێنی قەرەباڵغ و داخرا و ئاهەنگ و بۆنە و بۆنە ئاینیەکان و بۆنە هەر نیشتیمانیەکان و کۆبنەوەکان کۆڕ و فیستیڤال و مەراسیم و کۆنفرانسات ئەوانە بە ڕابگیرێ تەنانەت چەند هەفتەیەکیش دەکرێت ئەو شوێنانەی باست کرد کە قەرەباڵغی تێدایە بەڕاستی دەکرێت دابخرێ زۆر شت بکرێتە پەیوەندی تەلەفۆنی و بە ئۆنلاین و قەدەغی هات و چۆکردن دەکرێت بە سنوورداری لە شەوان ویانش لە ڕۆژانی پشوو ئەمە پێش نیارە ئەگەر بە تمۆحی لایەنی تەندروستی بڕەنگە تمۆحیمە زۆر زیاتر بەڵام ئێمەش وەکو حکوومەت بیر دەکەینەوە ئێمە لیژنەی باڵا هەمومان پێکەوە یەک تیمین کە بڕیار دەدەین بڕیاری هەمومانە ناڵێن ئەوەی بڕیاری ئێمە و بڕیاری وەزارەتی شتنیان نەخێر وەکو تیمی حکوومەت دەبێت خۆمان بگونجێنین لەگە بارودۆخ لەگەڵ باری ئابووری هاوڵاتی لەگەڵ بەرژەوەندی گشتی هاوڵاتی لەگەڵ بەڕێوەچوونی کۆمەڵێک ئەساسیات بۆ نمونە ئێستێمە لە قوتابخانەی کۆتایی ئەوەی داین تاقینەوەکانی کۆتایی پۆلی شەشەم داین یان پۆلی 12 یعنی خۆ ناکرێت تو جارێشتر بێیت هەرچەندە ئەوە زۆر تاسیری نابی لە بەرەوەی بە سوپاس وەزارەتی پەروەردە پەیوەندێکی باشی ڕێکارمان هەیە و ڕۆژێکیان تێپەڕا 6 ڕۆژێ مای لە 3-4 ڕۆژدارێک ڕۆژێکە و لێک دوورکەوتنەوەتەوە ماسک و تاقیب یعنی ڕێکارێکی زۆر باشەیە بەهەرحاڵ بەدڵنیای ئەم بڕیارانە من حەز ناکەم پێشکەم بڵێم چ بڕیار دەدەێت بەڵام بزانین نەک وەکو بڕیار وەکو پێشنیارەکانی وەزارەتی سوپاسیان دەکەن لایەنە پەیوەندیدارەکان گوێ لە ڕاستپارەکانی وەزارەتی تەنووستی دەگرن بەڵام شەرتیش نییە 100% بەدڵی ئێمەش بێت ینی ئێوە زیاتر دەتانەوێت جۆرێک لە سنوورکردنی ئەوش بە بۆشایی لە ناو کۆمەلگا دروستکەین هەندێک لێک دوورکەوتنەوە زۆر باشە چونکە هاوڵاتیەک زۆریش لە کۆمنتا بۆ جەنابتێنسی و توانە ئەتوانین یعنی لە بەدەلی ئەوەی کە شوێن قەدەغە بکرێت ڕێنمایی و ڕێکاری تونتر بگیرێتە بەرکە ئەوەش لەوانەیە ئەکەی سبێنێ لە کۆبوونەوەکەی بەیانی ئێوەش باز دەکرێت بینێ سەر مەسەلەن پەیامی لایەنی تەندروستی و لەگەڵ وەڵامدانەوەی لەلایەن هاوڵاتیانەوە کە ئەمڕۆژ خۆت لەیەک لە لێدوانەکانت باست کرد و دوێنێش جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێم باسی لەوە کرد کە ئەمە ئەرکی حکوومەتیش و هاوڵاتیشە وەزارەتی تەندروستی حکوومەتی عێراق شتێکی بڵاو کردوێتەوە ئێمە کردومانە بە پارچە ڤیددیوەیەک حەزم لێ پێکەوە تەمەشایەکی بکەین زانی ئەو مووقیفانە چییە کە مەسەلەن دائیمەن وەزارەتە تەندروستیەکان دەیڵێن وەڵامەکەی کە لە هاوڵاتیانە با پێکەوە لەگەڵ جەنابی وەزیر بینەری ئەو ڤیددیوە بین پاشان دەگەڕێنەوە بۆ قسەکان. یەکەم حاڵەتی توژبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا لە عێراق تۆمار کرا. درۆیە کۆڕۆنا نییە. دایان کەس تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوون. کووە ئەمە کۆڕۆنا نییە بەڵکو ئەنفلۆنزایە. سەدان کەسی دیکە تووشی کۆڕۆنا بوون. هەمووی درۆیە تەندروستی بۆ هەر توش بوویە 8 میلیۆن دینار وەردەگرێت و دەڵێن ئەمە توش بووە. پێویستە هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکانی خۆپارێزی بن. کاکە هاتو چۆ قەدەغە بکەن. قەدەغەی گشتی ڕاگەیەندرا. ئەی هەژاران چ بکەن قەدەغە هەڵگرن با بژین. دەرمانەکانی ڕێدمیزڤیر و فایڤراڤیر بۆ چارەسەری هاوردە کراون. ئەم دەرمانانە توشبووان دەکوژن. حکومەت خەریکی گرێبەستە بۆ بەدەستێنانی ڤاکسین. وڵاتان هەموو پرۆسەی ڤاکسینیان دەست پێ کردووە ئێوەش تاکو ئێستا هیچتان نەکردووە. توێژەکان بۆ وەرگرتنی ڤاکسین دیار دەکرێن. ئەی هەژار چی بکات؟ دەتانەوێت تووشی کۆڕۆنا بین و بمرین؟ ڤاکسینی چینیمان هێنا. ڤاکسینی چینیتان هێناوە دە شتێکی ئۆرجیناڵ بێنن. ڤاکسینی ئەسترازیکامان بەدەستێناوە بۆ هەموو کەسێک بەردەستە. ڤاکسینێکی باش نییە جەڵتە دروست دەکات. ڤاکسینە چینیەکە باشترە.
ڤاکسینی ڤایزەرمان بەدەستهێناوە بۆ هەموو کەسێک بەردەستە. ڤاکسین وەرناگرین. ڤاکسین ڕێژەی مردن زیاد دەکات، نەزۆکیش دروست دەکات. جیا لەمەش سیمکارتی تێدایە بۆ ئەوەی کۆنتڕۆڵمان بکات. پێویستە هاوڵاتیان بەبێ پڕکردنەوەی فۆرم ئەلکترۆنی سەردانی بنکەکانی ڤاکسین بکات. ئەگەر ڤاکسینەکەی خێری پێبووایە ئەوانەتان دەکردە خۆڕایی و بێ پڕکردنەوەی فۆرم. بێگومان ینی بەشێکی کاتێکە جۆمان لێبوو ینی بەدەست خۆت نییە، ینی نازانی بەعزیێت جار خەفەت بخۆی یان پێ بکەنی بەجددی ئەمە دڵنیاین کە ئەمە هەموو هاوڵاتیان ئەوها بیر ناکەنەوە، بەڵام هەر یەک لە ئێمە ئەو نەوع قسانەی لەوانەیە دەیان جاریان چەند جار لەو نامانت بۆ هاتووە، چەند جار ینی ئەو قسانەی کە مەسەلەن ئەوها بووە. ینی من ماسک نابەستم بەڵام دێم لەسەر تۆ داوا دەکەم دە باشە مادا مۆزعکەوە دای خەر ڕێگا و شتەکان هەمووی قەپاتکە وانە بالضبط دەتێ ئێستش ئەمن کە تازە باسم کرد مەسافەتی دیکە هەیە ڕێکاری دیکەیە ئێستش خەڵک یەکسەر باسی قەدەغەیات چۆ دەکە وەت زەنگەر بەیانی قەدەغەیات چۆ بوو دووس بی و سێز بی و تا هەفتەجیکە کۆرۆنا نامینێ کاکە ئەو کۆرۆنایی هەیە هەفتەکە دوو هەفتەیە سێ هەفتەی بڵاو دەبتەوە ئێستش ئەوەی لە هەفتەی ڕابردوو دیتیتمان و لە دوو هەفتەی ڕابردوو هەفتەی داهاتوو دەیبینین لەبەرەوە کۆرۆنا ئەوە نییە کۆرۆنا وقایی دەوێت وقایە وەختی توشبوونەکە سوودی نییە بەقەدەرەوەی هێشتان توش نەبووی کە هێشتان توش نەبووینە سوودی زۆرە یعنی ئەوە زۆر ڕاستە سپاس دەکەم لە بۆ ئەوە هیوادارم هاوڵاتی پەیامێکی تێدا بێکە باوەڕ و متمانە لە هەموو شتێک گرنگترە ئەگەر متمانەی لاواز بوو ڕێکارەکان ئەنجام نادا بەداخەوە ئێمە ئێستش دەبینین هاوڵاتی ماسک لەبەر ناکە خۆی لە شوێنی قەرەباڵغ دەدا اینجا هەر یەک بۆ چوونە چیە ژمارەی زۆری هاوڵاتی نایەت ڤاکسین وەربگرێت دەڵێ ڤاکسین ئیمانم پێ نییە زۆر کەس پێم گوتی دەڵێ من پێش ناکە و لێنە ئەدەم و سوودی نییە و بەداخەوە ڕاستە ئەمەی ڤیددیۆیە واقعی حالە بەداخۆ باشە ئەگەر بینە سەر زانیاریتان هەبێت لەسەر ڕێژەی توشبووان لەو هاوڵاتیانی کە ئێستا ژمارەکە بەرز بۆتەوە هەندێک جارجۆمان لێ دەبێت دەڵێ یان هەندێک کەسیشمان گوێ لێ دەبێت کاگریکتۆر تەنانەت ڤاکسینیشیان وەرگرتووە بەڵام بە جۆرێک لە جۆرەکان پۆزتیڤن توش بوون یان هەڵگری ڤایرەسەکەن لە ڕووی زانستیەوە ئەوەی کە ئێوە دیراستان کردبێ پێویستە کەسی ڤاکسین کرا و کەی ینی مەسەلەن دەکرێت ئەوها کەسێک کە ڤاکسین کرا بە ئیتر بێمنەت و بێ خۆپارێزی بسوڕێتەوە یان تا ڕێژەی ڤاکسینکردن گەیشتە چەند ئەنجات و ئێوەتوان ئەو بڕیارە بن و کۆی کە پێشتریش CDC ئەوانە قسەیان لەسەر بڵێ ئەگەر تەماشای نمونەی وڵاتان کەین هەندێک وڵات گەیشتە زیاتر لە 1970 هاو نیشتمانیانی خۆی پێکوتەدانا بەڵام ئەوەیان فرێنەدا ئێمە پێوەرێکی نێودەوڵەتی ستاندەردێک کە ڕێکخراوی سیزیانەکەنا هەندێک وڵاتە بوو باسیەوەکە لە دەرەوە دەتوانین ماسکەکە لابێ لە دوور یەکتر و بەڵام شوێنی داخراو دەبینی بەڵام لەگەڵ ئەو هەڵکشانە نوێیە بە تایبەتی لەگەڵ زۆری دڵتا و دیتمان زۆر لە وڵاتانی ئەوروپی ئێستاوە لە هەڵکشانە بۆیە دانانی ماسک ئێستاژ مەرجە چونکە ڕاستە ڤاکسینی وەرگرتووە و لۆدی ڤاکسینیان چڕی ڤاکسینەکە ئەوە ڤایرۆسەکە کەم دەکاتەوە یان بەرگریەکی باش لە دروستەکە یان بەرگری بۆ دروستناکە ئەوانە نزبیە هیچ ڤاکسینێک 100% نییە بەڵام حالاتی توشبوونیشمان هەبووە بەڵام کەمە زۆر کەمە ئەوانەی ڤاکسینە وەرگرتەوە توش ڕێژەی مردن زۆر کەمە لەو کەسانی تا ئێستا من نەماندووە لە هەولێر و لە دهۆک و لە سلێمانی و لە هەرێمی کوردستان بەڵام توشبوونەکانیشان سادە و خەفیفە ئەوەمانەیەوەیە ڤاکسین سوودیە بەڵام ئایا ماسکەکە لا بدەین تا ئێستا هیچ ڕاستپەردەیەکی زانستی نییە کە ماسک لە ئێستادا لابین لە بەرەوەی ئێمە لە هەڵکشانین بە تایبەتی باسی هەرێمی کوردستان بکەین بەنسبەت ڤاکسین ئێوە چۆن هانی خەڵکێن ئێستا ژمارەکانی هاتنی ڤاکسین زیادی کردووە یان نە خەڵک چی بکەن چی ڕێنمایی تازەت هەیە بۆ ئەوی کە ڕوو لە سنتەرەکان بکەن بەداخەوە من شتێک هەیە بە جناب تەڵێم یعنی ئەوەی کە هەستی پێدەکرێت و لەگەڵ هاوڕێیان و هاوکارانم لە سنتەرەکانی ڤاکسین لە شارەکانی هەرێمی کوردستان ئێستاش زۆربەی زۆری ئەوانی کە سەردانەکەن لەبەرەوەی لە هەندێک وڵاتان ئیجراعات و پێویستیان بە کارتی ڤاکسینەکەی لەبەر ئەوە هۆکارەکە ئەچن ڤاکسین وەرەگرن تاکوتوک گوێت لێ مەسەلەن دەستی دایک و باوکی خۆی گرتووە و هێناوێتی کە ئەوانە لەو توێژانن کە پێویستە بکوترێن وکو جەناب تەزانی ئێستا ئەمانوێ بزانین حاڵەتی ڤاکسین پێ دوایە لەم فترەی داهاتوە ئەمە توانین ڕێژەکە بگەینە چەند ئەگەر هاوڵاتیان ڕێژەکە تا ئێستا ڕێژەکی بەرەو زیادی چووە لەو چەند هەفتەی ڕابردووە بە تایبەتی لەم هەفتەیەدا دوێنێ زیاتر لە 56,000 ژەم گەیشتاری کوردستان تەنها لە جۆری ڤایزەر و لە هەفتەی داهاتوو ئینشاڵڵا
جۆری سینۆفارم دەگات کە هەروە جۆری ئەستەزێنێکەش لە ماوەیەدا دەگات بە بەردەوام هەفتانە جۆری ڤایزەر دێ و بەرەو زیاد بوونە ئەو جەدوەلەی دانرایە هەفتانە بەرەو زیاد بوون ئێستا 500 جاری یەکەمە ئەوانەی کە دێت بنکەکانی وەرگرتن زیاد دەکەن لە حدودی 12,000 دەهات ئێستاکە بدوێنێ زیاتر لە 500 داهاتە زیاتر لە 56,000 بنکەکان هەش بنکا بوو بۆ ڤایزەر بەڵام شێژ گشتی بە هەموو ئاکان 131 بنکە هەیە لە هەرێمی لە هەفت بەڕێبرایەتی گشتی بۆ لاولێر 146 بنکە هەیە بە سنتەری ڤایزەرەوە بە غێری ڤایزەر بە سینۆفار لە سلێمانی 31 لە 37 لە دهۆک لە هەڵە پارێزگای هەڵەبجە 1 لە گەرمیان 5 لە 8 لە ڕاپەڕین 3 لە کۆیە تەمانەوە لەو شوێنانە ئێستا ڕێنمایی نوێی ڤایزەر هەیە دەتوانین بدەینە سنتەرەکانیش بۆیە لەمڕۆ دەست بەوە کرایە کە بدرێتە قەزاونەحەکانیش بۆ جۆری ڤایزەر چکە ڤایزەر ڕۆتینێکی دروست کرد و وڵاتی لە قەزاونەحەکانیش ناوی بەهات باوە لە سیستەمەکە دەبایە بێت لەناو شار وەرەگری ئێستا ئەوە حەل کرا چارەسەر کرا ڕێنمایی نوێی پێدەرچوو و ژمارەی سنتەرەکان زیادکرا و جگە لەوەش تەنفیئەیەک تقریبان کردیتمانە وەکو بڵێن بە ناڕاستەوە خۆ بە ئیجباری بۆ نمونە مامۆستایان لەگەڵ وەزارەتی پەروەردە ڕێنماییمان کردنە مامۆستایان دەبی هەمویان بێن هەفتەی ڕۆژێک لە هەموو سنوورێک نەک تەنها لە یەک سنتەر لە هەر 131 سنتەر هەفتانە ڕۆژانی سێشەم بۆ مامۆستایانە تکا دەگەین مامۆستایان خۆیان تۆمارکەن نامەیان بۆ دێتەوە لە پێشینە دەبن هەروەها بۆ فەرمانبەران لە هەموو سنتەرەکانی هەرێمی کوردستان شەمەوە کە داوای فەرمانبەران نییە دەتوانن بچن ئەوانەی نۆرەیان دێتەوە تەنها بۆ فەرمانبەر دەبێت ئەو ڕۆژەکانی تێ بۆ هاوڵاتیانی پیر و پەکەوتە و یان ئەوانەی نەخۆشی درێژخایانیان هەیە بۆ تیمەکانی هێزەکانی ناوخۆ و پێشمەرگە و ئاسایشە بۆ ئەوانەی کە خاوەن پێداویستێکی تایبەتە ئەوانە مەرجی دابشکردنە تا ئێستا 4,256 ژەمە ڤاکسین گەیشتۆتە هەرێمی کوردستان کە نزیک دەبینەوە لە زیاتر لە 266,000 دۆز دراوە بە هاوڵاتی ئەم ڕێژەیەوە ئێستا خێرا دەکەین زیاتر بدەینە هەندێک سنتەر بڕیارە ئێوارانیش دەست پێ بکەن بیدەن بۆیە دەبێنێتە سەرەوەی هاوڵاتیش ئیقبالی بکە ینی بەڕاستی هاوڵاتی بەڵۆ پیری بچێت زۆر باشە کاکتوەر لەمەوێ لە کۆتایی کاتەکەمان هەر ئەوەندە بەشی کرد ئەگەر شتێک ما بێ لای جەنابەت ئەگەر نا هەمووەکو پەیام هەمووەکو پوختەیە کە ئێستا لەم بارودۆخی ئێستاە کە پێیدا تێتەپەڕین ئەگەر بە خاڵبندیەکی خێراش بێ چی لەسەر ئەوەی کە لەسەر ئێوە بووە و ئێستاش چی لەسەر هاوڵاتیان پێویستە جێبەجێ بکەن وەڵا هاوڵاتی دەبێت پێشەم شتێک هاوکاری خۆی بکە پێش هاوکاری لایانی پەیوەنددار کە ئێمەی تەندروستی و حکوومەت هاوکاری خۆی بکە ضرور نییە ئێستا بستە میێوەنداری ضرور نییە بچێتە هەموو شوێنێکی قەرەباڵغ بۆنەیەکی ئاینی ضرور نییە لە کاتی ئێستا دەبستە حەفلە و ئەسڵان حەفلەکان ئەنجام نەدەن داوەت و بەریەککەوتن و تەنانەت ئەوانەی دایک و باو بیان لە پیرە و لە تەمەنە ڕزامان وایە منداڵەکانیان بە ئەو ماوەیە لە پەیوەندی تەلەفۆنی بن لەگەڵیانەک سەردانیان بکەن چکە ئەو چەندجەیەک کردیە ناو بازار شوێن ڕەنگە هەڵگری و ڤایرۆسە بێت و پیر و پەکەوتەکان توشگە هەرچەندە لەو جۆرە و هەڵکشانەوە جارە گەنجیش زیاتر تێدایە ئەو شوێنانەی کە مەرجی تەندروستی دەبێت پێڕەوە بکرێ بەڕاستی خاوەن شوێنەکان ئەمە دەبێت وجدانی خۆی ئاسوودە بکات بۆ نمونە خاوەنی چایخانەیەک چێشتخانەیەک خاوەنی کافتریا و خاوەنی کۆگایەکی قەرەباڵغ و دوکانێکە مۆڵێکە مارکێتەکە دەبی وا بکات کەمترین عەدەد هاوڵاتی لە یەک کاتدا لە ژۆرەوە بن و هەمووی ماسکی دابنێت نێڵی بەبێ ماسک وەکو وڵاتانی دی و هەروەها لایەنە پەیوەنددارەکانی دیکەی وەکو وەزارەتەکانی پەیوەنددارەکان دەبێت کۆمەڵێک بڕیاری قرس لەسەر هاوڵاتی بکەنە سەپاندن بۆ نمونە ماسک دەبێت بسەپێندرێ بەڕاستی ماسک دەبێت زراعەتێک بێت وەکو هەموو دنیا ناکرێت کەسێک کە ماسک بۆ خۆی خۆش ناوێت و هاوکاری خۆی ناکە بەڵام کەسی بەرامبەریش بێباک بیت تووشی بکات ئەوانە هەندێک ڕێکاری ئەساسینە قەرەباڵغی و لێک دوورکەوتنەوەیە ئەوەی دیکە دەبێنێتە سەر بەشداربوونیان لەو سیستەمی خۆ تۆمارکردنە لە پۆرتالی کوردڤاک و ئەو لینکەی کە هەیە خۆیان تۆمار بکەن ئاگاداری یەک شتیش بن کە بەڕاستی خەڵکێکی عینادی لەگەڵ نیشانەکانی نەخۆشیش دەکات نەخۆشە بێتاقەتە هەندێک تای هەیە هەندێک دێ لە ژوتایە ئەوە دەچمە لای کەسێک و پێم دەڵێەوە تیفۆ یەکەچکە دەوێت تەسەمومە ئەمسکم دێشی مەعیدەم دێشی ئەوە هەو نییە دەبێت لەو کاتی ئێستادا هەڵگری ئەو نیشانانە بێت تێست بکات تێستکردن زۆر بە کۆڕۆنا دابنرێ هەتا پێچوانەکەی دەسێت ناڵێ بە کۆڕۆنادام درێ دووشت بکات یەکەم شت تێستێک بکات لە هەموو سنتەرەکانی کۆڕۆنا بە خۆڕایی ئێمە تێست دەکەین مادەم تێستێک بکە زۆر گرنگە لە بیدایەت بزانیت کە کۆڕۆنایە چارەسەرگەی ئاسانە و دوور دەکەوێتەوە لە خوانە خواستە بەڵاوبوونی تونند و مردن دووەمیان دەبێت چارەسەرەکان بە میزاجی خۆی بە کەیف خۆی نەبێت کاتێک هەموو سنگی ئیلتیابی دەجە بێتە خەستخانە
دەبێت پزیشک ڕێنمایی بکات و پزیشکی تایبەتمەند لەو بوارە ڕاستپاردێ بکات و عیلاج بکات ئەمانە زۆر گرنگن کە گومانیش دەکات توش بووە پێویست ناکە لەگەڵ کەسانی دیکەس هەڵسوکەوت کات و بستە دەرەوە بستە شوێنی ئیشکردنەکەی خۆی ئەوانە زۆر ڕێکاری گرنگن بەڕاستی ئەگەر هەمومان ئەو ڕێکارانە بکەین بەدڵێنی بەرەو خوارەوە دەچیت ژمارەکان. بەڕێز دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت خۆشەویستان وەکو ئاماژەمان پێکرد ئینشەڵڵا ئەم پەتایە ئەم هەڵکشانە هەر لە ڕووی زانستیەوە کە پێشبینی کراوەکو جەنابی وەزیر ئاماژەی پێکرد 4 لە بۆ 6 هەفتە بخایەنێت با هەموو ماوا لێ بکەین ئەو ڕۆیا زانستیەوەکو خۆی بێتە جێ ئەم ماوەیە تەحملکەین ڕێکارەکان بە ڕێکوپێکی جێبەجێ بکەین ماسکەکانمان بەستین تاوەکو خۆمان و هاوڵاتیانی خۆشەویست دووربن لە هەموو نەخۆشی و ناخۆشی.